دم باش بارزان لهر جهه کی بن ام دناوند استودیوین کردستان 24 با آوا که زندی ددگل هوا بن جبوی یک دم جمیرا تایبت لسر باندورا تکچونا پیوندین دنیو برا روسیا ولات ترکیه لسر آبورا هرما کردستان یانجی باشور کردستان با آوا که دن دبیجن پیوندین باشور کردستان دیگل ترکیه باش بون لپشتی رزگارکرین عراق لدو سال 2003 پیوندی با آوای کنو با قناغ کنو هاتن تومار کرن پیوندی گلک بهستر کتن بهره هری مزن یا آلوگورا بازرگانی دنیبرا باشور و ولات ترکیه دا دریا درین گومرکی دابون کو بازرگانی که اکثر به کوجمه و قبارین گلکن مزن جدر سرکی هاتنا آلاوان بو ناوراست و جیریا عراق جی دریا کردستان دابو کو آلاوین ترکی بون هجمارن گلکن مزن ین پاره و دراوی هاتن تومار کرن کو بازرگانی دنیبرا ترکیه و باشور کردستان و عراق هاتن تومار کرن پشتی تکچونا پیوندیان دنیبرا حولیر و بغدا و برینا بهش بوجه باشور کردستان جالی حکومت بغدا و پیوندی تند بون پشتی هاتنا داعش پیوندی تندتر بون یعنی گرتنا وان جهان دبیجن ایدی پیوندین آبورین ولات ترکیه دیگل عراق حتی راده که هاتن برین به وی که آست بازرگانی و آبوری دنیبرا باشور و ولات ترکیه دا هاتن کم کرن پشتی خستنا فروکه روسیا پیوندین ترکیه و ولات روسیا جی تک چون آبوریناس سیاستمدار کسین شارزا و چالاکوان دبیجن اف دلیوه که زیرینه که باشور کردستان بکاره به جهگور که روسیا با ولات ترکیه ام لسر وی پرسی یک ساعت شروع کاری به میوانداری دکتر عطوف عبدالمهیمن بارزانی راوشکار سروکاتی انجمن وزیران ده همان دم ده هلگری باورنامه دکترا دوباره آبوریا پترولی ده هر دیسان جستودیون مین سلیمانیه با آوای که زندی شیخ مصطفى عبدالرحمن سروک ایکتی هاورده و هناردکاران لباشور کردستان ام یک ساعت شروع و بواره بگن دکتر دبیجن اواکو ترکیه دیگل باشور کردستان تکد دریا بازرگانی کرنه دا دریا هر کار که دنیا دکوه بن بواره کرین و فروتنی آن هاورده و هنارده کرنه دا آبوریناز دبیجن اف نقو کرنا آبوری یعنی پشتی دمه که امد آبورا ترکیه دا نقوبن از دخوازم اف یک بگوتنه که زانستی بهت پسند کرن اوا ترکیه تکد نقو کرنا باشور کردستان دا آبور خدا طبيعي ليرة تبقى بحث دو تشتاب كان كاك باختيار نسبات هورنا كدنا هم شمكل تركيا رابو هرمي كردستان بشويكي تايبات وبجشتي بو عراقي يعني تقريبا بمتى بازرت ميت غرق كري ف هرچی کالایی که هیل ترکیه را که داخل هرمي كردستان بيجي بيتن يعني داخل عراق بيتن طبيعي استانداردات خويت هي فحكومة تركيا أكيد مستفيدة لوان تشتانا أبد بوما تنيريد چونك احتمال زورة أو تشتت كو تنيريتن كواليتيا وان أو تشتنبن أو تشتت كو ناف بازاري وان تتفروتن فتشت كده بوما فريكتن باكو حكومة العراق وامجي بشكل لحكومة العراق الفدرال طبيعي أبد باندورا كازورا مزن سر روشتا جيانا مال كردستان تكيت وبوانجي بازارك زوري باشا چونك مال كردستان هيچ نينا ما چين تاجك نينا يعني تشوا بوما چيت كيت ام وسط كرين ام وسط كرين وبتريا يجي كرين بله كرينا الشيخ مصطفى عبد الرحمن الاستوديو مين سليماني از دخازم جبو يكم برسا مثلا هاورده و هنارده كرني از في بپرسم گلك جاران لسر اكران مديايان هجمارن جدا جدا دهن راگهاندن جبوي مثلا رجا هاورده كرني همبري رجا هنارده كرني دا يعني دنيفبرا باشور و ولات تركيان دا به هجمارك درست هنچاوا رادگهينن حيوانه انجي مهانه چند رژه هاورده کرنه چند جیا هنارده کرنه دنیبرا باکور کردستان کو ترکیه بگشتی دنیبرا باشور کردستان داده انجام دان بناوی خوای گەورە بەڕاستی پەیوەندیەکی بازرگانی تندو تۆڵ هەیە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیادا و ئەوەش بۆ چەند هۆیەک ئەگەڕێتەوە کە وڵاتێکی دراوسەیە و لەگەڵ ئەوەشدا کە کاڵای باش و کوالیتی باشی هەیە و لەگەڵ ئەوەشدا کە تورکیا ئێستا
بەڕاستی وەکو ساحەیەکی تەبادولی تیجاری نێودەوڵەتی هەیە بۆیە هەرێمی کوردستان و ئەو فرسەتەی خواستۆتەوە کە زۆرترین کاڵا لە تورکیا هاوردە بکات و ئەو کەمیەتەی کە ساڵانەش هاوردەی هەرێمی کوردستانەکرێت جۆرا و جۆرە بۆیە بەڕاستی لە ساڵی 2014 پاردا زیاتر لە 12 ملیارد دۆلار کاڵای تورکی هاوردەی هەرێمی کوردستان و عێراق کراوە و لەگەڵ ئەوەشدا تواندراوە پەیوەندیەکانی نێوان بازرگانانی تورکیا و بازرگانانی هەرێمی کوردستان بەردەوام بێت و ڕۆژانە زیاتر پەیوەندیەکانیان لە ڕێگەی ئیبراهیم خەلیلەوە کاڵاکانیان هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت و تورکیا بۆتە مەیدانێکی بازرگانی بۆ هەرێمی کوردستان بۆیە ئێمە ئەبینین ئەندامانی ئێمە زۆربەیان لە وڵاتی تورکیاوە هاوردەی کاڵاکانیانەکەن بۆ هەرێمی کوردستان. اوکی یعنی سرجەمێ vê mesela kujmeyê parê ku tu dibêjî 12 milyar dolar aborînas dibêjin em pêşbîniyê dikin eger sercemê giştî yê alogoriya bazirganî bi hejmarên gelekin mezintir bên tomar kirin. Lê ez dixwazim vê yekê jî bizanim yanî bi rêjeyeke ji sadê çend ji sadê ji vê alogoriya bazirganî henarde çend jî ji sadê hawirde ye. ئێمە وەکو هەرێمی کوردستان هەموو شتێکمان لە دەرەوە هاوردە ئەکرێت و شتێکی وامان نییە هەناردەی دەرەوە بکرێت بۆیە بە ڕێژەیەکی زۆر و لە 95 ئێمە کاڵاکانمان هاوردەیەکەین لە دەرەوە بۆ ناو هەرێمی کوردستان ئەو بڕە هاوردەکردنەی کە بەڕێستم وت کاک بەختیار ئەوە ساڵی پار بە شێوەیەک هەم قونسڵێت هەم دەواازەکان دەریان خستووە و ئێمەش کە ساڵانە جەردێگەکەین کە تواندراوە زیاتر لە 12 ملیار لە ساڵی 2014 و ساڵی 2015 جارێ دیاری نەکراوە بە جددی بۆیە ئەگەر هاتوو هەر تەحدیدکردنێک بێ هەر کەسێک کە لەلایەکەوە تەحدیدیەکە احتیمالات هەیە مەسەلەن کەمتر زۆرتر لەو ڕێژەیە هاوردە کرابێ بەڵام بەڕاستی تورکیا لە 195 ئەو کاڵانە کە دێ هاوردە ئەکرێ نەک هەناردە و ڕێژەی هاوردەکردنی کاڵا لە وڵاتی تورکیا زۆرترە لە وڵاتەکانی تر واتە دەرەجەی یەکەم و حسەی ئەسەدی کە هاوردەی کاڵا ئەکرێ لە وڵاتانی دەرەوە بە دەرەجەیەک لە وڵاتی تورکیا هاوردە ئەکرێ. دکتۆر ئەو دبێژیت 95 ji sadê hawirdekirinê tenê 5 ji sadê mînît bû meselên henardekirinê hîn li serokatiya Encûmenê Wezîran vêyekê dizanin ku her welatekê dihê danîn sîstemeke durist heye ji bo parastina balansî di nêvbera hawirdekirin û henardekirinê de eger bû demekî jî hawirdekirin zêdetir be ji bo wê yekê ku jir xana xwe ya aborî durist ket. Ev sîstemê ku aniha Başûrê Kurdistanê bi hikmê wekê parçeyek be yan ma be parçeyek digel Iraqê sîstemeke durist e ku 95 ji sadê henardekirin bît. طبيعي نسبة اقتصادي وعبورية تشتكي زور غلطة وأزبيجن ما مستاجي في باش زانيت طبيعي مانغانا هيفي ام 837 مليون دولار ام كاروش مكا اللي تركيا تينين و البرانية وانجي افتشتي بوماتيت اكثر مواد غذائية يعني عندك مكاين وتشتي وسط جيتي ده هاي بس زيادة المواد الغذائية بتتن واجر تو هيفكي نسبة بالبالانسا هاور ذكرني يعني بين تو تصديرت كي وتو استيرادت كي يعني تبقى بالانسك ما بين وان ده هبت نا تو عملة خوي الصعبة هم يدهن يعني تو بايد 12 مليار دولار وكما مستاد بيجيت يعني من ارقام توازن نظام كاتا حدك درستن بس او كود دستمدها 837 مليون دولار تهيفيدا تو بنيري بو تركيا الجاتبي بس مواد استهلاكي بوتتت تركيا چند پاره بو متنريت مهانه اگر ما 837 مليون دولار هنارتن بو تركيا هم بركرن عندك الاف و كلوبلان بله ام چه اف كلوبل بيجي مثلا اگر يت استهلاكي نه اگر مثلا كلوبل استثماري وانا انسان ده بيجيت اوكي يعني افريجر 95 صاديه 95 صاديه بله
ورجاك يعني آبوری را یا اقتصاد را ام انتحار دادنی بتاخو كشتن بتاخو کشتن يعني الشيخ مصطفى نها سرکرداتیا سیاسی یا ترکیه دبیجه ام دهوله دانه کو پیوندین خواه لگل باشور کردستان بتایبت پشتی جناف یعنی کمبونیان وان گریجین کتینه دنیبرا روسیا و ترکیه دا جالی پیوندیان و باندوره که خراب لسر پیوندین بازرگانی جی کرنه ترکیه دبیجه امی هاول بدن لهمو بواریندن پیوندین خواه دگل باشور بهز بخن يعني حتى تنانت مثلا جواكينا مثلا كلتورينا مثلا بيشسازي هم بهستر بخن لهم بري فيك ابوري ناس دبيجن يان اول دليفك هم بيبيش بكون يان جي دليفك هم زيادتر نقوب بند د ابورا تركيا دا هوا چه پلانك چه ميكانيزمك تايبت هيج بوي مثلا اگر چه نو نزیکرنا بالانس دنیو بر هاورده و هنارده کرنه دا بەڵێ بەنسبەت تورکیا لەو کاتەی کە رووسیا کێشەیەک بوو لەگەڵ تورکیادا و بەهۆی ئەوەی ئەو ساروخانە کە تەوەجوی سووریا ئەکرا و بواری ئابووریش لەو کاتەیە چەند ڕۆژێک بوو دواکەوت بەڵێ هەموو کاتێک کە لە ئاستی شەڕا یاخود لە ئاستی ئەو شێوەی کە گرژیەک ئەبێ گرژێکی و ئاڵۆزیەکی سیاسی ئەبێ بواری ئابووریش لە دوا ئەدات و بەڵام تورکیا ئێستا پەیوەندیەکانی بازرگانان و هاوردەکارانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا و بازرگانانی تورکیا بەهێزە و ئێمە تەمەناکەین کە زیاتر بەهێزتر بێ بەڵام لەوە زیاتر کە ئێمە تەمەنایەکەین ئەو لە سانە و پێنجە کە خطوورەتێکی زۆر گەورەیە ئێمە هاوردەی کاڵاکەین بۆ هەرێمی کوردستان ئێمە تەمەناکەین حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت گرنگی بدا بە کارخانە استراتیجیەکان و کارخانەی استراتیجی گەورە دابمەزرێندرێ تاکو ئێمە بتوانین بەرهەمی خۆماڵی خۆمان ببێ و بتوانین هەناردەی دەرەوەی بکەین چونکە بەڕاستی ئێمە ئەگەر هاتوو هەرێمێک بین وەکو هەرێمێکی بەکاربەر و ناتواندرێ ئێمە بەرهەمی خۆماڵی خۆمان و بەرهەم بهێنین و هەناردەی دەرەوە بکەین و لەسەر ئەو خوتەیە بڕۆین هەر هاوردەی کاڵا بکەین بۆ ناو هەرێمی کوردستان ئێمە هەرێمی کوردستان بەڕاستی هیچ پێش ناکەوێ و هەر اعتیمادی لەسەر دەرەوەیە و ئێمە لەوە ترسین ئەگەر دەواازەکان دابخرێ ئێمە لەو کاتەیە نەتوانین بەرهەمی خۆماڵی خۆمان هەبێ و چاومان لە بەرهەمی دەرەوە هەبێ ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا شکستێکی گەورە بەسەر وڵاتە دێ بۆیە ئەوەلیتر ئێستا کە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە کە چۆنیەتی چۆنی کە بەرهەمی خۆماڵی خۆمان و بەرهەم بهێنێ و بتوانێ کارخانە استراتیجیەکان یاخود ئەو کارخانانەی کە ئێستا هەیە زیاتر گرنگیان پێ بدرێ و بتواندرێ کارخانەی استراتیجی تر بێت لەسەر شێوەی تەکنەلۆژیای پێشکەوتوو بۆ ئەوەی کەوا بتواندرێ بەڕاستی کارخانەیەکی وابێ بەرهەمێکی وای هەبێ بتوانێت تەختی عێراق و هەرێمی کوردستان بکا بەرهەمەکانی و دوا ئەوە بتواندرێ بەرهەمەکانی هەناردەی دەرەوە بکرێ چونکە ئێمە هەتاکو بەکاربەر بین سەرجەمێک گوتنێت تا سوسا گەهشتم هەزرێیان ئەنجامێک و مثلا دروست نبونا بالانسی دنیبرا هاورده و هناردگرین دا خمساریاوی یان پلان لاوازیاوی بوی اکید ودگرک و انجمن وزیران نکاریه به آوائی که درست هفکاریا بازرگانان یان و برهنران بکه از دخوازم و پرسه راستا و خواه راسته دکتوری بکم دکتور شیخ مصطفى دبیجه ام دخوازن زیده تر هفکاری بگیرن یعنی زیده 20 سالانه حکومتک هفکاریا کرتان دکد به توایی آنها دبیجن هفکاری نهاتیه کرن هنویه که دامپیدان دیکن یان و چی گوتنه که از درستی نظام که مقصد که مصطفى بالضبط چیه بس خو که تقول برايفت سيكتور او بابليك سيكتور قطاعي عام وقطاعي خاص دانا قطاعي خاص مجبوره بخش ولا بكات واني بهندي بقطاع خاص يعني شو الحكومات فيستيا شو فيستيا حكومات بنات يكرن مثلا چه ویستی بنات یکران عرض ویا عرض دای اجازه مشاريع دانه اجازه مشاريع دای ها احتمال وان مشاكل پاره هبن که حکومت جی مشکل پاره های بس اساسيا شو اساسيات ناف و موضوعي دا بو كهند تو انتاج خود چکی و معامله خود باش چکی دیات عندك معامله چکی جوره استاندارد عالمي بيت يعني ازو که مصطفى و الى اخره جنبچ معامله خود چکی
ها ما جوره استاندارد چنه که کس و انتاج المنا کرد نه ترکیه المد کرد نه ایران المد کرد کس مکرد طبیعی هم تو چه بکن برهنه رو بازرگانه طبیعی مدنی که آن اوایت تو چه بو سیستم خوی آبوریات تو چه سر بازار کی آزاد که تو پرایوت سکتور به شغل بکرد یان اوایت تو چه قطاع مشترک چه کی یان ما دو حالت یان قطاع مشترک چه کی قال پرایوت سکتور پابلیک سکتور یان اوای پرایوت سکتور دو شغل خو چه کی و مشت خو هنرید شیخ دکتر دبیجه دوی ام به آوای که درستتر استانداردتر بکاربن کارگین خوا بر همین خوا درست بگن یعنی هینج بر همین خوا راضی نه یا نه وکه و برهنر وکه بازرگان بگشتی بەڕاستی ئێمە ئەبینین یاسای و بەرهێنانمان هەیە یاساکەمان یاسایەکی باشە لە بەرژەوەندی و بەرهێنەری بیانیە بەڵام ئەوە زۆربەی حکوومەت کە تێبینی یەکەی ڕوخسەتی داوە بەو بەرهێنە ئەوانەی کەوا لە بواری سەکەنیە نیشتەجێبوونا کارەکەن بەڵام بەڕای من حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتی خۆی بگۆڕێ بۆ بەرهێنانی کارخانە استراتیجیەکان و مامۆستای بەڕێز لە نزیکەوە من حەزەکەم بەڕێزی ئاگادار بێ هاوکاریکردنی و بەرهێنەری کارخانەی استراتیجی بەو شێوە ئەبێت کە بتواندرێ موادی ئەوەلیەکەی بە دەرەجایەک موادی ئەوەلی بە نرخێکی مناسب بخاتە بەردەست ئەگەر ئێمە ببینین حکوومەتی هەرێمی کوردستان چەند هاوکاریەک هەیە بۆ بەرهێنەری ئەوانەی کە کارخانەی استراتیجی دامەزرێنن نەخرێتە بەردەستیان بەگەر کارخانەکەش هەبێن ناتوانن بەرهەمەکانیان منافەسەی بەرهەمەکانی دەرەوە بکات یەکەم پێویستە بتواندرێ حکوومەتی هەرێمی کوردستان کە موافقەتی کارخانەیەکە کات پلانەکەی بزانێ و بتوانێ لە دیراسەکردنیە تاکو ئینتاجی ئەو بەرهەمە دێ بیری لێ بکاتەوە و بتوانێ ئەو مەوادە ئەوەلەی کەوا پێویستێتی بە نرخێکی مناسب بیخاتە بەردەستی و لەگەڵ ئەوەشدا بتوانێت لەمبەری گوتن هێنتە ئابووریناس گوتن ئەوان دبە هەندێک جودا بە یعنی ئەو دبێژن دەمێکە درێژە حکوومەت چاوایە هەفکاریان ددا بازرگانە ڕێیان بۆ خۆش دکە دەریێن سنووری ڤە دکە ینی مەسەلەن دروستکردنا دەلیڤێن بازرگانی ji pêşangeyên nêvdewletî ji înana şandên biyanî ji vekirina kompaniyan lê abûrînaz heman axiftinê jî dibêjin li salên 75 bû 85 alav û berhemê Kurdî diço yani welatên kendavî diço welatên Ewropî heta Amerîka û Kanada jî berhemê me xwemalî çûye yanî abûrînaz dibêjin xemsarê herê gem mezin û yê gewre divê hawkêşeyê da و برهنرن بازرگانن جبر کو او دکارن به وان آلاف و وان امکانیات لبردست او دکارن بازرگانی که باشتر بکن لتنی او ماینه مسئله ربح کرنه یعنی مفاکرن و قازانچ کرنه اف گوتنن آبوری ناسانن او دو بیجن حکومت اگر خمسار به بازرگان خمسار ترن ما ئەگەر ببینین حکوومەت بەڕاستی پلانەکەی کە دای ئەنێ بە شێوەیەکی خەمسارتر لە کۆمپانیا و بەرهێنەرەکان ئەو کۆمپانیا و بەرهێنەرانە پێویستە لێپرسینەوەشیان لەگەڵ بکرێ من لەگەڵ ئەوەدام بەڵام بە نیسبەت ئەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەنەی گرنگی داوە بەوە بەرهێنەری نیشتەجێبوون هیچ گرنگی نەیاوە بەوە بەرهێنەری کارخانەی استراتیجی لە بوارەکاندا و پلانەکەی بە شێوەیەک نهێناوە دای بڕێژێ تاکو بتواندرێ کارخانەیەک کە ئیعلانەکرێ یاخود کارخانەیەک کە ئاخرێتە بەردەست بۆ ئەو بازرگانانە بازرگان بەڵێ بیر لە قازانج و سوودی خۆی ئەکاتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبێ حکوومەت بتوانێت کارەکە بە شێوەیەک ئەنجام بگەێنێ تاکو ئەو وە بەرهێنە ئاسانکاریەکی تەواو بخرێتە بەردەستی و بتواندرێ لەو سیاستەی حکوومەتی هەرێمی کوردستان سوود وەرگرێ و ئەوەی کە بەڕێز مامۆستا باسی ئەکا کە خەمساردی لە بازرگان و بەرهێنەر هەیە ڕێگە خۆشکەر نییە جارێ بۆی تاکو ئەویش بتوانێت بە گوڕوتینێکەوە کار بکات و ئیشەکانی خۆی سەرکەوتوو بێ و حکوومەتی هەرێمی کوردستان نەبڕی دکتۆر شێخ دبێژە گرنگیەکە مەزن بکرد نیشتەجێبوونە هاتیەدانان وسا گرنگی ئەگەر بکرد و بازرگانی دیهاتبانە دانش بووی مەسەلەن بەرهەمینانە بەرهەمی نافخۆی ئەم دکارن شتێک باشتر بکەن ئەو یەک دوو ji سەرجەمین گوتنێنوی وسا دیار دبک و
وک حکومت وک انجمن وزیران بیاسا و برهنان رزق تایبت و برهنر بیانی هات دانان اف کاری بو برهم یعنی برهم هنر ناف خوینینه بالعكس كاك مصطفى از باش تلقى كاك مصطفى تشد بيجيت بس طبيعي ليرة قانون استثماري كاتب وهم كسا كي وكويه كانك ومستثمر اجنبيه ومستثمر داخليه حتى از قال كاك مصطفى دا عالم الزور يعني مستثمر مر خو كرك كارت نشتجيبونه چونك ربحيه زور سريع ترتد زور صناعي ترتد الدسته وحتى مستثمرات ماجر زور نشون بو منطق يعني كارخانه او شركات صناعي بصراحه نما نكيت هي طبيعي كاك مصطفى باشتر مزانيت كمان ويب تشم عمله كده تو تشم وزاره الصناعه واستوى التقديم كام ووزاره الصناعه دهيف كته ايا مقلع هيا بو في شغله ايا مواد خام هيا بو في شغله ايا دهي تكرن ايا ناي تكرن بروسك دور درجه وانيا كبجن هيç ناي تكرن فبس اجازه ده نه يعني بروسيوي زور دور درجه تبع حكومات جيتي ده قازانجه بكات ارهونينا يعني اجازه بده وكابرا ليجرت نه پروسه زور دور درجه یک یا دوی مواد اولی طبیعی تدیار کردن آیا اف کارخانه‌یان و شرکات داد که مواد اولی یا نه بس من سوال کاک مصطفی هی نوکه آیا ما معامله هی ما معامله استیلت هی ها نوکه ما معامله استیلت هی بین شیشکت صابه شیشکت خانی یا مواد انشایی یا الى آخره هفت معي ما معمل چیمنتویت هی ما نوکه معامله البانیت هی ما معامله بو نکارین انواتشتانه منافسه پرودکت ترکی بکه منافسه پرودکت ایرانی بکه اوكي يعني شيخ مصطفى سبب چیه يعني آیا يعني دكتور عطوف راوشکار سرکاتی انجمن وزیران دبیجه ما کارگهن باج هنه به تایبت جوان ماده این کو آواهی و خانو پیتینه دروست کرن چما هین نکارن به وان کارگهن مهین به وی کوالیتیال بردست هین نکارن هفرکی دیگل بر همین بیانی بکن من براستي ئەوە ناڵێم کە حکوومەتی هەرێمی کوردستان موافقەتی مەزبوطی کردووە و ڕێخۆشکەری کردووە بەڵام مەوزوعێکەیە کە ناتوانێت منافسی بێ ئەویش ئەوەیە کەوا بۆکو پێم وتی مەوادی ئەوەلیەکەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە نرخێکی مناسب نییە با نمونەتان بۆ بجێڕمەوە معمەلی پلاستیک لە هەرێمی کوردستان هەیە ناتوانێت معمەلی منافسەی معمەلی پلاستیکی مەریوان بکات ئێران چونکە بۆ ئەو حکوومەتی ئێران موادی ئەوەلیەکەی بە نرخێکی زۆر مناسب ئەخاتە بەردەستی و منافەسەی هەموو وڵاتانی پێ ئەکرێ بەڵام ئەو معمەل پلاستیکەی خۆمان کە هەیە موادی ئەوەلیەکەی بەگرانە کڕێ لە ئێران ناتوانێت منافەسەی ئێران بکە ئەگەر ئەو موادی ئەوەلیەکەی بەدەستکەوێ لێرە کەسانی پرۆفیشناڵ و کەسانی ئەکادیمی و زیرەکمان هەیە و بازرگانی لێهاتوو و خاوەن ئیمکانیات و بەتوانامان هەیە لە ئێرانیش و لە تورکیا زیاتر ئێمە کەسانی ئەکادیمی کەسانی سەرکەوتوو کەسانی بزنسمانی تێگەیشت و کەسانی بزنسمانی یعنی خبرە لە هەموو بوارێکە بەڵام مەجالەکەی وەکو لە ئەوەڵەوە پێم وتی حکوومەتی هەرێمی کوردستان موادی ئەوەلیەکەی بە نرخێکی مناسب بۆ ناخاتە بەردەستی بتوانێت منافەسەی پێ بکە یعنی ئەوە حاڵەتێکە حاڵەتی تر هەیە زۆر شت هەیە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارخانانە کە موافقەتیان بووە کە هەر موافقەتەکە و ئەڕوات وازی لێنێ لێپرسینەوە نییە بتوانێت چیتان پێویستە چیتان پێویست نییە و ئێمە بڵێ معمەلی شیشمان هەیە معمەلی چیمەنتۆمان هەیە ئەم معمەلە چیمەنتوانە بڵێ توانیویانە کە مەوادی ئەوەلیەکەی لە کوردستانە بۆ خۆیان نەتوانن بەردەستخەن بتوانن سەرکەوتوو بن زۆر معمەلی تر هەیە کە ناتوانن لێرە داینێن ئێمە وە بەرهێنە و بازرگانمان هەیە چوون لە ئێران معمەل داعانێن لەبەر چی لەبەر ئەوەی لە ئێران ئەتوانن هەموو پێداویستیەکانی کارخانە بە نرخێکی مناسب دەستکەوێ و منافەسەی بێ بکەن بۆچی وە بەرهێنەرەکانی ئێمە ئەچن کارخانە لە شوێنێکی تر از دخوازن به مسئله ام دخوازن به مسئله چاره بکن یعنی ام انجام اوه بزانن و که برسف جبو یعنی آراسته کرن اوه پرسه بو دکتوری دکتور و سردان گلک جهان کرن و گلک ولات و سیاست وانین کار کرن دابین کرن خدمت گزاریان دیتنه یعنی شیخ مصطفی دبیجه حکومت آلاوین دستپیکی ماده دستپیکیش بود درست کردن و برهمینان هر ماده کدن به آوای که باش کو بگنجه دیگل بو های ندایم
هین چاوان دکارن وی که به نرینی اثبات بکن یعنی هندام پیدانه دکن یعنی دکارن هم بری دگل ما بینما نه مثلا دان پیدان یا و کاک مصطفى باش زانید مادام مسئول یکتی هاورده و هنرده کاره زانیتن که ده هر پروژه که تو تقدیم تکی تبت جدوى اقتصادي هبيت يعني اساسا مادام ام يعني حكومات هرمي بيتشينا بيت مواد اولي بدا تمام بروجه يعني هر اساسا جدوى اقتصادي كوبرهنار يعني مستثمر تقديم وزاره الصناعه كاتي غلطه يعني هر اساسا يا غلطه شو از چم نيكا زانم من بوشيش چه مواد ببيت من اصلا تبيت از بچم معمل الجيكي كي بدا بنم كاصلا وجود نبيت وبهم دعوة الحكومات يجيب كان بهم إلى تدي أصلا دائما وقيمتها كأرزان نازل شو ما إيران بقى برينانيك يعني تشتكي غلطة يعني شو از هست منوكا دي كم جدوى اقتصادي شيء كم قاز جدوى اقتصادي شيء كم هر مستثمرك مشروعك مازنه مليون دولار كل فويه تبي از بزان مواد من اولي كده حتى نقطه اساسيه تبي اسمع عمل اخر ويردانم ده مواد من اولي نزيكي من بيد بهند كل منها نقله ارزانتر بي اسبيتش من مواد ارزانتر انتاج كم يعني آبوريا اقتصاديا شو لك غلطه از انتظار حكومتي بكم عطى مواد اول بدا تمام يعني دي سام قرا نفسه بروجه اخوها بينهم تبي هم تشتكي سبسيدي بكين يعني هم تشتكي دعم بكين او شيء غلطه زور شيء غلطه شيخ مصطفى از دخوازم پرسکدن انجام لسر بزانم یا برسیو لسر بزانم دوان داویان دا ترکیه هاولده ده نه تنه بازرگانی دگل باشور کردستان بکه یان تنه کمپانیان بهنیره او هاولده ده به کسوکی یعنی شخصی بازرگانان بهنیره باشور کردستان جبویه که پاره که مازنتر جباشور کردستان ورگرن ببن لولات خواه به آفدان بکن یعنی بازرگانی که وساکو مفاهی که مازن جوار بگیرن اف سیاست داویه یا ترکیه بازرگانان به شخصی به کسوکی بفره بهنیرن پلان هوا چنه هین جی بازرگانان خواه بهنیرن پاره ترکی بینن باشور کردستان یان جی وکه آبورناز دبیجن هین بازرگانان بهنیرن و پاره کردستان بدنوان ما تەمەناکەین بەڕاستی بۆ ئەوەی کەوا بتواندرێ کاری بازرگانی لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بڕوات و حکوومەتیش بەڕاستی هاوکار بێ ئێمە بازرگانان و هاوردەکاران لە کوردستاندا بەڕاستی کێشەیان زۆرە مەشاکلیان زۆرە بەڵام لە وڵاتی تورکیا مشکلیان کە نییە ئەتوانن بە حکوومەتی تورکیا وەکو ئاگادارین تەواوی هاوکاری هاوردەکارانی خۆیانەوە هەناردەکارانی خۆیانە هەم لە کارخانەکان هەم لە هەناردەکردنی هەر کاڵایەکی تورکی کە ئەینێرنە دەرەوە ئەوانە لە سەدا نسبەتێکیان بۆ دانراوە کە حکوومەت بۆیان ئەگەڕێنێتەوە یاخود هاوکاریە گەکرێن بۆی کەوا تەشجیع بن بچن لە وڵاتان کاڵای خۆیان ساخ بکەنەوە ئەوە یەکێکە لە سیاسەتی وڵاتان کە تورکیا زۆر سیاسەتی ڕەچاو کردووە بۆیە زۆربەی ئەو بازرگانانەی تورکیا ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە لە چەند ڕوویەکەوە ئەوانە سوودمەندن ئێمە ئەگەر تێبینی بکەین هەرێمی کوردستان زۆر هەرێمێکی بە پیت و بەرەکەتە لە بواری کشت و کاڵدا ئەتوانێ حکوومەت سوود لەو ئەرزانەی کوردستان وەرگێ و بتوانێ گرنگی بە وەزارەتی کشت و کاڵ بدرێ گرنگی بە بواری کشت و کاڵ بدرێ تاکو ئێمە هەر ئەو بەرهەمانەی ناوخۆمان کشت و کاڵی زیاتر کە گرنگی پێ بدرێ بەرهەمی زیاتر ئەبێت حکوومەت چاوە گرنگیە بڤان بدات حکوومەت دەبێژە ئەم هەفکاریە بازرگانان دیکەن ئەم هەفکاریە جوتیاران دیکەن ئەم هەر کەلوپەلێک و ئاڵاوێک ji destê me bihê em bi erzanî ji wan re den yan hincar bê beramber jî ji wan re den ji bo ku ew berhemî berhem bînin yanî hikûmet jî dixast tuyê cûtiyar û bazirganan çawan hikûmet zêdetir hevkariya we bikin ئێمە لە ناو بازرگانەکانین لە ناو کۆمپانیا کشتتوکاڵیەکانین ئێمە زیاتر کێشەکانیان ئەزانین لە دکتۆر لەوانەیە دکتۆر چاوی بە زۆر لەو کەسانە نەکەوێت کە مەشاکلیان هەیە و ئەوان زۆر ناگەنە ئەنجومەنی وەزیران بەس ئێمە لە ناو هاوردەکاران و لە ناو بازرگانان و لە ناو ناخ و دەروون و کێشەکانیان داین ئێمە ئەزانین ئەوانە چه مەشاکلیان هەیە
چ شتێکانەیە کەوا ناتوانن بەرەو پێشەوە بڕۆن ئەوە هەر بە قسە نییە مەسەلەن من بڵێم و دکتۆر جەنابی بەڕێزی مەسەلەن کابینێ ڕاستە و یاسای وەبەرهێنانمان هەیە ئەو یاسایە لە بەرژەوەندی وەبەرهێنی ناوخۆیی و دەرەکیدایە و بەڕام هەندێک مەشاکیلی هەیە کەوا بازرگانان و جوتیاران و ئەو کەسانەی کەوا لە بواری کشت و کاڵدا کارەکەن هەندێک کێشیان هەیە کە چارەسەر نابێ و چارەسەر نەبووە و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی لەوانەیە یان درکی پێناکە یان ئەو کەسانی کە لەوێن تدبێژی دکتۆر نکارە هەمی کێشێن یەن جوتیاران ببینە ئانەها دکتۆر سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە هەمبەری وە ڕۆنیشتیە چ تشتێک هەیە و دکتۆر نزانە من پێم خۆشە دکتۆر ئەگەر مختص بێ بەوە هاوردەکاران و بازرگانان ساڵانە چەند جار بیان بینێ کۆبوونەوەیان لەگەڵا بکە و بەو شێوەیە کە بتواندرێ دکتۆر لە نزیکەوە لە کێشەکانیان حاڵی ببێ هەر یەکە و کێشەیەکیان هەیە یعنی بەڕاستی هەندێک مەسەلەن کێشەی هەیە کە مەزرعەیەکی گەورەی هەیە بەڵام ئیمکاناتێکی نییە بتوانێت زیاتر گەشەی پێ بدا و تەتەوراتی پێ بدا ئەوە پێویستی بە پارەیەک هەیە کە ساڵانە بیدرێتێ و لێ وەرگیرێتەوە دوای حاصلات هەنێ مەشاکلیان هەیە کەوا بەڕاستی بۆ هەناردەی ئەو کاڵایانەیان زیاتر بتوانن کارخانەی تەعبیئە و لە قوتونان بێنن و ئەو مەوادانەشیان ئاسانکاریان بۆ بکرێ گومرگیان لێ نەستێندرێ یعنی زۆر مەشاکل هەیە بتواندرێ حکوومەت لە نزیکەوە زۆربەی کێشەکان ئێستا باز ناکرێ و کێشە زۆرە دانیشتن لەگەڵ ئەو بازرگانانە و بتوانن لەگەڵ یانە و توێژ بکەن لە ناویانە بن و بتوانن لە ناو بازرگانانە لە سمینارەکانە کێشەکانیان ببیستن ئەوە خۆیان لە نزیکەوە ئەتوانن چارەسەریان بکەن و ئەگەرە شێوەیە ئێمە تەقریرمان هەیە تەقریر ئەتوانین ڕەفعکەین بۆ سەرەوە کە ئەمە مەشاکیل و کێشەی ئەو بازرگانانەیە هەر یەکی لە بوارێکە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان سوود لە ئەو یاسا ئابووریانە و سیاسەتانەی حکوومەتی تورکیا ببینێ کە بەڕاستی تورکیا ئێستا بووەتە وڵاتێکی سنبولی ئابووری گەورە لە وڵاتانی جیهان ئەویش بەڕاستی من ئەبینم کە ئەم حکوومەتەی تورکیا ئێستا زیاتر چونکە لە بواری ئابووریدا زیاتر گرنگی ئەدا و حکوومەتی ئابووریە بۆیە توانی لە مەجای خۆیدا قەرزەکانی لەسەر خۆی لابرێ شێخ دەلیفەیە بدەمە ئەم لەسەر پرسێن تەژی بەرسەوا دکتۆر بزانن دکتۆر و دەریین خوا وەکو ئەنجومەنی وەزیران وەکە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەوە دەریین خوا بوو جوتیاران بوو گازندەیان جوتیار و بەرهێنەران بوو هەناردەکار و هاوردەکاران نەڤەگرنە والله كاك بختر يعني من احتراما بو كاك مصطفى اس مختص نيمه بشغل كاك مصطفى وسلوكاتي انجما وزيران اسرى بشكارم درسته بس اسبروا كم دكتوراه هي الاقتصادي ودقال جوتيار ودقال هنقوش لهم سيمينارات هنقوام حاضر بينا تقرير هنقوش استبينا واظن مشكلة هنا ومشكلة هنقو يعني مشكلة جوتيار مشكلة كعلاقة خذ كجوتا جوتيار برايفت سيكتور علاقة هاي قال وزارة الزراعة از بيجم وزير الزراعة هيش تخصيل قال جوتيار أنا كريه اندياس أقدارم ونسبة بمن از همه کسا که بینم از ناف خلق دا و از ناف جوتیارش دا و ایش مرو وکیم وکون هنگو همیا و هر کسی که جی از بیجم دفاعا عن انجمن وزیران هر کسی که گت بیت انجمن وزیران در انجمن وزیران وکری از بیجم تصور اخو نسبت به مشاکل توان نسبت به مشاکل توان درست مشکلات هی بس زیاتر مشکلات توان مشکلات ارگانایزدن مشکلات توان زیاتر مشکلات مالینه وان پارنینه يعني اللي كاك مصطفى بحسن دتكيد بيجيت مثلا معامله تعبئه دابنه او طماطي دابنه هاتون که مشکلات ناف حکومت هریم داوود گم سردخانه نینه سردخانه سلیمانی بیت چکرن اربیل بیت چکرن دوکی بیت چکرن سیواتی بیا حل گرن طماطاتی بیا حل گرن الى اخره بس و مشکل ما حل نکرد اما مشکل ما حل نکرد مشکل ما نکرد چیه و برهنر ما یا تاجر ما حست که چی تشتی ارزان بینید و بدت ما ام چه بکن ام بکاربن و که بگهینوی آسته کوش بر هم نافخوایی هم هاوردکار و هنردکاران راضی کن هم جوتیارا راضی کن هم بخوا بازرگانی که دیگر ترکیه عجب کن طبعا زور صناعیه بو در رفرمت آبوریه تیتو اول تشتی تو دست بد که تو رفرم خوا آبوری دست بکی او یک حاله حاضر ام تتکرن ام زور سر اساس تشتی که زور کلاسیکی شغل کی
يعني بصراحه يعني نف هريما كردستان ام عبوریت ریوت بم شوی که زوری کلاسیکی کی آبوری پرایوت بد کلاسیکی آبوری ریوت کرد کرتی تایبت نه کرتی تایبت آبوری ریوت کرد از چه بازار آزاد از ریوت بم بس که از شوم همون روز تاجر من هستا چو ترکیه و تبو من پفک و چیپس اینان ویره اوه هورده کردنه آیا کنگی هستانه بو من معمله که هنده مازن دانه کسبه چه بم اوه تشتی بس استیراد کم تصدیر کم بس بو ترکیه از بیچید بم یک تش نف حکومت حریم کردستان یک نمونه بوم بینن از بیچم تصدیر ترکیه کم که حکومت ترکیه رو کوکاک مصطفی بجید که که مرکز آبوریه ها استاندارد من ورگیرید یک تش بوم ببیجن آیا از بیچه بم که یک سیوا برواری بالا بم ترکیه بم من ورگیره اكيد بل من ورناگرید یک سیویش کار کرت تایبت آن کار طبیعی کار کرت تایبته از دیگرم از چم جوتیار کردم دی من فروشم دی من جوتیار اشتی و استثمار بکنم کرتی تایبت اشتی و استثمار بکنم به من جوتیار من سیو بید هر سیو وقتی بیا خراطیوی هنده بید کوالیتیوی بیا هنده بید هنده شکلتی بیا تیدا بید اف سیو کت بین نابیا کن بید و همه کوالیتی و همه مواصفات طلب تکن لهورده کارا طلب تکن یعنی بوچی کرت تایبت اوه نکریه او مزنیا پاره و دراوی دست دارینه یا نویه کرت تایبت دیسادش از یعنی وکو او نبید که از مقابل کرت تایبت راستن بس کرت تایبت عینی چوانی که کاک مصطفی گوته عالم خرار روی خود سکتری نشتجیبونی که کرت تایبت جی روی خود چی کری روی خود هاورده کردن نه هنار نکردن طبیعی هنار نکردن استثمار پیدا و اوج استثمار بکرد خوار حکومت تنها چه استثمار کرد حکومت چه استثمار کرد اوکی یعنی از خازم شیخ مصطفی پرسه بکم اگر آنها هر تشت لبردستی باش به ترکیه دخوازه پیگه خوی پیوندیان و یه آبوری دیگر باشور کردستان پیستر بخه آبوری ناز دبیجن او آنها لترکیه دهدیتن کو پیگه که نف دولتی جهانی بهز یه آبوری درست کریه به پاره باشور کردستان و عراق افیه کریه کنگی امی بکاربن وصان مفای و قازانج ترکیه ورگرن امی باشوره که بدانن که خلق لولاتن دن بیجن هرمه که هیا پیگه که آبوری یا بهز هیا بەڕاستی ئێمە هەتاکو هەرێمێکی بەکاربەر بین هیچ سودمەند نین لە مەسائیلی پارەی وڵاتان و ئێمە هەر ئەبێ بە شێوەیەک کار بکەین کە هاوردەی کاڵا بکەین بۆ ناو هەرێمی کوردستان ئەمەش بەڕاستی ئێمە پێشناخە لە بواری ئابووریدا و ئێمە ناگەینە ئەوەی کەوا بڵین ئابووریەکمان هەیە چونکە ئەگەر هات و هەناردەکردنمان نەبێ بۆ دەرەوە ئێمە بە هەرێمێکی ئابووری ناژمێردرین بۆیە ئێمە مەبەستەکەمان ئەوەیە هەمومان خەمی ئەوەمانە کە هەرێمی کوردستان لەم تەق بستەنێ لەم ئاستەدا واتە چەق بکە و ئاستەکە بەرەو پێشەوە نەڕوە چونکە ئێمە هەتاکو نەبین بە هەرێمێکی منتج و هەر بەکاربەری بمێنینەوە ئێمە هەروە ئەمێنین تورکیا بۆ خۆی دەورێکی کاریگەری جێڕاوە نەکرد سوودی لە هەرێمی کوردستان بینیوە سوودی لە زۆر وڵات بینیوە ئێستا ئەبینین لە ئۆکرانیا کەی مەسەردانی ئۆکرانیامان کرد هەمووی ڕۆنی تورکیایە یاخود تورکیا زۆر کات لە وڵاتان ئەهێنێت لە لای خۆی تەعبیەی ئەکا لە قوتونانی ئەکا و ئینێرێتە دەرەوە یعنی ئێمە ئومێدەوارین کە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بدا بە کارخانەی استراتیژی گەلێکن ئەس دەخوازم هەند بوارێندن یەن گەرنگژی ئەم بکورتی بەحەز بکەن دەگەل دکتۆری دکتۆر یعنی ئێکەم آلیه که ترکیه دکاری هاوردکرنا گازه و پترول جیبه که روسیا بو آنها پیوندین وان تک چون ترکیه دخوازه کردستان باشور کردستان بگه جگهور که روسیا جبوی مثلا ورگرتنا گاز و پترول به تایبت گاز سروشتی کردستان و چاوا و ورقه بکار بینه بیکو او خسار ببه یعنی چاوان ترکیه محتاجی ویه پیدوی کردستان هیا ام چاوا دکارن وسا و پیدوی مفای خود بکار بینه طبعا ام پیچید بین مفای خود زور باش بکار بینن و مسئله هرچند ترکیه نیکه بزاوا خود که جاتی روسیه چی طرف ترکمنستان و چی طرف تاجیکستان و الى آخره چون او قوم لنزیکتر اوطال کرده بصراحت و ماجی عمل تازه البداية انتاج نفط و البداية انتاج غازه بس ام پیچید بین علاقه که پترولی و یا غازی گل حکومت ترکیه بینانین
و ام پیچید بین حتی حد که نزدیک 30 حتی 35 لسات بازار ترکیه ام پیچید بین تعبیه بکنیم نفت و پترول و گاز خو. بکورتیجی اگر امویه که بیشن اف گرفت و کشین مزنین دنیف برا کرت تایبت کرت گشتی ین سر آبور کردستان دروست بوین آبوری ناز شارزاد بیشن مزنترین صدام بود دروست بون آوان کشیان اف پترولا کومه های لجر ارد باشور کردستانه یعنی ما آبورک دروست کر آبورک رایعی یعنی بوجین رایعی هاتنه دانان آبورک رایتانی ما پشت لسر یک بوار بست او جی پترولا ام کنگی بکاربن دستان جی پترول بر ندن بس دستان درش کن بو همو بوارندن ام اکتیو بکن طبيعي ليرة خالق كزورة مهمة يتبع إشارة بيبدي طبيعي تو هر وقت كي تو دست بشتكي كي تو تصير صفر دست بكي تو مجبور عندك تصحياتش بدي طبيعي كنفت مثلا نفته تو نفته تا هیچ نبی تو سر صفر به تو مجبور نفته بنیری آن تو بفروشه تو بهند این کامه که بخو بینی و تو دست بکید گل سکتری دی شول بکی طبیعی از به سطاسات گلت دانا بیت سر یک سکتر تو ترکیز که سر یک سکتر اوی سکتر پترولی بید یعنی داوی پرسیار از دخوازم بگشتیل سر آبورا کردستان کو ام بکاربن خوشوان قیرانان در بخن آنها دلیوک لبردست هم دکارن ببنه جگور که روسیا با ترکیه کو ام قیران عراق قیران داعش وان درین هاتینا گرتن قرطال ببن از دخوازم بکورتی به ارینی یا بنرینی برسواوی که بزانن ام دکارن ببنه جگور که روسیا با ترکیه جدابین کرنا سامان ین سوتمانیه یا نه یا نه آخر لیره از دپیچم بمتا بس رجاها يعني روسيا تخوزاني تصديرك وزورت كد بو تركيا ام بيتشيد بين يعني احتمال هطا 25 هطا سيد سطي بيوستيتوان دابين كاين بس كنت بيجي سطاسات ام دپیچم من خلي دابين كاين مستحيله شیخ مصطفی عبدالرحمن سروک ایکتی هاوردکاران و هناردکاران لباشور کردستان ج استودیو مین سلیمانی گلک سپاس کو دمجمیر تایبت تو دگلمه دابوی دکتر عطوف عبدالمهیمن بارزانی راوشکار سروکاتی انجمن وزیران دکترا دبوار آبوریا پاترول دا گلک سپاس بوده جی کو تو دگلمه بوی دمجمیر بینران گلک سپاس بو هوا جی کو دمجمیر که تایبت لسر باندورا تکچونا پیوندین دنیو برا ترکیه روسیا لسر آبورا کردستان ما بحث کرن دخوازین دمجمرین تایبتر ام بهیراتی تر بچنه ناویه که دیگل مده هر بمینن دیگل اکران کردستان 24 هر بمینن بینر گل اکسپاس